کێشەی سەرەکیەکە ئێمە ئەوەیە کە ئەم ژنە ناتوانێت وەکو جاران خزمەتی من بکە. ئەوەیە کێشە سەرەکیەکەی ئێمە. بەس کاک دکتۆر ئەو زۆر شتەیە باسی ناکە، یعنی بۆ باسی برادەرەکانم ناکە، ئەوان یعنی زۆربیان لە ژنەکانیان جابوونەتەوە. باشە من پێڵێم ئەگەر کێشەکەی ئێمە بە جابوون و یەکلایی ئەبێتەوە قەیچێکە خۆ من و ئەو یەکەم کەس وەخی کەس نابین جابینەوە، من سوور بزانم کێشەکە بە جابوونەوە حل ئەبێ قەیچێکە با جابینەوە چی تایە؟ کاکە شێرکۆ من تێناگەمێنی تۆ چۆن بیرەکەیتەوە جابوونەوە کێشە حەلەکات ئەم کێشەیەوە مناڵەکان کێشەکەی تۆەوەی بە قوربان ژنێنی وڵێ ئەڵێ ژن بێنە ئەخۆ ڕێ لێ نەگوتوێ لە بڕۆ ژنی تر بێنە بۆ نایهێنی تۆ ناچی ژن بێنی بە پارەی خۆ تێ بە پارەی ئەوان ژن بێنی. من پێم وتی من ناتوانم دوو ژن بەخێوکەم بەڕاستی ئللا ئەبێ ماڵی باوکی و یا هاو باشە بۆ سەبر ناکەی ماوەی چەندە نەخۆشم خێزانەوە 3 ساڵەوە بزانم وەکو باستان کرد باشەی وایە بە قوربان 10 ساڵ نەخۆشە دوایەوە چاگە بێتەوە بۆ سەبر و تەحمل نییە بۆ سەبر ناگری کێڵە عیلاجەکان وردە کاریگەری نابێ ئەی خۆ هاوسەرگیری بە قوربانین قوربانیدان تەسێدان جا هەر کەسێ ژنەکەی نەخۆش کەوت و تووشی کێشەی بوازی لێبێنێم دنیای چی لێ بە قوربانم ژیانە چی لێ بە دۆزەخ ڕەمە خەڵکە ناسم بە قورآن 15 ساڵ 20 ساڵە بە دیار ژن و مناڵیەوەیەتی بە خێویانەکە خزمەتیانەکە پاچیاکاتەوە چیەکە تەمەن بەرامبەرەکەشی ژنی شەرواکە بۆ مێردەکەی ناکرێت تۆ ئەمە من هەستەکەم وەکو پەڵب وایە بەخوا کاکی امکانیت سەبر بێت تەحمل بێ وەڵام من تەسەورەکەم ئەگە تۆ سەبر و تەحملە هەبێ واز لە مەشروب خواردنەوە بێنی واز لە قمارەکە و بێنی کە کەسوکارێ زۆر بەوە کەسوکاری ئەو ئیزعاجن کە سقیان نییە من دڵنیام و کاتە کەسوکاری لەوانەیە هاوکاری شێ بکای یارمەتی شێبا تۆ جارێ سەبر لە براکەم کێڵە جارێ لە بەردەممانە چەندەها ڕێگە هەیە یەکێ لەوانە ئەگەری زۆر هیچڵە چاک بێتەوانێ من راپۆرتی پزیشکەکەم خوێنەوانە دەرمانەکان زۆری کاریگەری هەبووە بەس خۆ دەزانی و نەخۆشیە کاتێوێ و نەشگەشتوەتە دەرەجە 3 و 4 تا بڵاو بوو بێتەوانێ لە سەرەتایەتی و عیلاجەکانیشی باش ڕۆشتووە تۆ بۆ من هەستەکەم ئەمە و کردووە بە بیان و پەڵب ئەچینا بەخوام نازانم پیاوی وەکو جەناب عاجزمە بە من قسەکان ڕاستە زۆر جاڵێ قسە حەق ڕەقە بەڵام ئەوە حەقیقەتە ئەم ئافرەتە نەخۆشە پێویستی بێ هەمومان پشگیری بکەین ئەزانی لەلایانی دەرونیەوە چەند گرنگە تۆ پشگیریان بکەین بەخوا چەند دەرمانەکان کاریگەری هەبێ لەسەر چاکبوونەوەی لایەنی دەرونی کە دڵخۆش بێ و کە گەشتبین بێ و مشکلەی بۆ دروست نەکەی دووەنگە کاریگەری هەیە لەسەری فەرموو باوکە جان ئاخر کاک دکتۆر توخواوە کێ قسێ ئەمەڵێ یعنی زۆربەی خەڵک ئاوایان ئەخواتەوان ئەم بە یعنی بە پەتی خەڵک خۆی خنچێنێ جارێ ئەم یەک دنیا برادری خراپی یعنی ناتوانێ وازیان لێبێنی هەر برادەرەکانێت یعنی فێری قمار و مەشروب و ئەو شتانەیان کردووە ئەم یعنی بیانۆ هێنێتەوە پێش ئەوەی من نەخۆش بوومە هەموو کاتی ئەی و ژنە هێنم بەڵام کە نەخۆش کەوتم یعنی ناچار بووم بڵێم بیهێنێ یعنی بۆ ئەوەی یعنی تووشی کێشە نەبین من و ماڵ و مناڵم سەرمان لێ نەشێوێت ئێشتا ئەم لەسەر ئەوە شایعنی داوای پارە لە ماڵی باوکمەکە ئەوێ ماڵی باوکم هاوکاریکەین یعنی هیچ ئایلێ بڕوا ناکەم هەوڵ ینی بێوێت ینی ژن بەسەر کچەکەی بێت هیچ کەسێکەوە بە پارەی خۆشیان ئەزای چۆنە کچی من ئەگەر بێت و حاڵەتەکە کاک شێرکۆ یعنی یەکەم ئەگە تۆ ئیمکانیەتی هەیە و ئیمانی هەیە و متەدەیینی و بەو شێوە بیرەکەیتەوە بۆ هەیە ژنی دووەم بێنی بەڵام بێ عەدالەت ڕاگری تۆ مشکلەکە و چییە ئەمەڵێ بڕۆ ژنی دووەم بێنە یعنی کە خوا ڕێگەی پیاوی ئەمیش ڕێگەی پیاوی خۆ شتی کە خوا حەڵاڵی کردوێم حرامی ناکات بەڵام مشکلەکە تۆ کێشەکە ئەوە نییە کێشەکە ئەوەیە ئەتەوێت لەسەر حسابی ئەم و خێزانەکەی ژن بێنی بە قوربان شتی واکووا هەیە لە چ وڵاتێک بووە لە چ شوێنێکە هەیە کەسێک کێ پارە و باتێ بڕۆ بڵێ ژن بەسە کچەکەم بێنە ڕاستەکەی بەس کاک شێرکۆ یارمەتی بە شتەکانە بۆ تەواو کرد ئەمە یەک هەر کاتێک ئەو باسمان کرد لە ناحی دینیەوە گەر خۆ قەناعەتت بەوە هەیە بەس تۆ خۆی تەوانێ قمارەکەیت و ڕەن ناکەم باوەڕێ بەوە هەبێت دووەمیان ئەگەر باوەڕیشی بەوە نەبووە گەر ژنەکە و کەم تەرخەمە ناتوانێ وەکو هاوسەر ئەرکەکانی هاوسەرگیری جێبەجێ بکات مافی خۆتە یاساش ڕێگە و پێەیە بەڵام ئەم ئەو شتانەی نییە نەگەشتوەتەوە حاڵەتە کە نەتوانێ وەکو هاوسەر پێداویستیەکانی تۆ وەکو ئینسان هەم لە ناوماڵە هەم لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە هەم لە پەیوەندی شخصیە لەگەڵ تا ئەمانەی نییە
بەڵام ێستا تۆ ئەتەوێ لە ڕێگەی ئەمەوانێ ژنی دووەم بێنی لە کاتێکیشا ئەوان مەترسیان هەیە کە پێشتر زۆر وعدە پیاون و جێبەجێ نەکردووە و زەمانیش نییە تۆ ئەڵەی تۆ بزان من چی بم بە زەمان ینی سبەی ئەگەر کردە من چی بکەم ڕوزەدی لای ئەوانە بە من چی پێ بم کاک شێرکۆ تۆگە لەسەر مەشروب خواردنەوە و بەردەوامبی تۆ گەشتۆتە حاڵەتی ئالوودەبوون بە قوربان چکە من کەوت زانیاریانی کۆمان کردەوە کە پرسیارم نەخۆشە کرد لە هاوڕێکانی شکرد لەم ینی ئەو حاڵەتی تو ئەم هەموو شەوێکە ئاخۆیتەوە ئەمە پێڵە مدمین ئالوودەبوون تۆ پێویستە بە چارەسەر هەیە ینی پێویستە ئێستا چارەسەر عیلاج وەرگری بۆ کەمکردنەوەی ئەم مەشروبەوە بۆ نمونە لە جیاتی هەموو شەوێ بیکەیت بە شەو ناشەوێت اینجا شەوێک و سێ شەو نەیخۆیتەوە اینجا شەوێک و چوار شەو نەیخۆیتەوە پێنج شەو بەم شێوە اینجا پسپۆڕی تایبەت هەیە لەو بوارەیە دەرمانێک دەیاتێ و دەودە قێزت لە مەشروبەکە خۆتەوە ئەبێتەوە هەربی خۆیت ئەڕشەیتەوە کەواتە ڕێگە چارە هەیە بۆ ئەوی وازدەوە بێنی تۆ برادری خراپێلی دوورکەیتەوە بە قوربان تۆ نمونەیەنی تۆ خەڵک نمونی جوانێنێتەوە برادری باش بە قوربان تۆڵی برادەرەکانی من هەمووی لێک جابوونەتەوە بۆ منیش لێک جانمەوە تخواوە حەلە جە برادەرەکانی لێک جابوونەتەوە کێڵە مناڵەکانی سەرگەدان دەبەوە کێڵە تۆ ژنێت تەلاقی و تو سێ چوار مناڵەکەی تەسەرەوە ئەمە حەلە حەلەکە بەس بۆ خۆیەتی سربەستە بێ و ئازاد دەبێ و هەل لەسەر خواردنەوە مەشروب و قومارەکەی بەردەوامە بێ و شەو نایەتەوە ماڵەوە دەدا بەڵام هەم خۆشی لە دواییە ئەم ئالوبوونە وای لێەکە بفەوتێت هەم مناڵەکانی شەکەونە سەر و جادی و بەڕەڵابن